شتیش ناکە دیسان دوو ڕۆژ نابی لە وەستانێتەوە ئای خوایە ئەگە کوڕەکەم هەبا حاڵی من ئەوە دەبوو ئەرێ چ پرتە پرتات و پرتە پرتی و قەت نابڕێتەوە دیسا تێک چۆ ڕادیۆیەکە دیسا تێک چە ببە وەستای دی بەمە وەستای خوا دەیکرد ئەمنیش کوڕەکەم دەبۆچی ئەو خەرکەی ئێستا دەمدایە دەمگو کوڕەکەم بڕۆ ئەو ڕادیۆم لەو بەوەستای بەس کانۆ ئەو ڕۆژەی دیسان کوڕ خوات هەبی خوا گوناحت دەگاتێ کوڕ فەرقی چێ لەگەڵ کچی بابە زۆری فەرقەیە با قورئان شەرمێنەکەم بچمە چایخانەی بچمە مزگەفتە چی هەر لە دوو ڕاپێڵ دەبێ ها دیسان بابی کچەکان هات هەم چووە ئەوە من دەڕۆمە ڕادیۆی دەبەمە وەستای ڕاوەستەڕا با پێ درێم لۆ زەینەبیش دەگەر خۆت نابەی لەسەر ڕێ بچی قەیدیکەی لە مەکتەبێ ئەستەغفیرڵڵا ئەتۆ بەڕاستی تا لۆنا دەتوێت کچی بە پێشە خۆم دەبی بە مەکتەبێ برێم ئەوە لە داخلی مەکتەبێ بکەن لا حول ولا قوة إلا بالله کوڕە فەرقی کڕ و کچی چییە خوات هەبیتن بەسە و فەرق و جودایە دەبێت ئەوا تو دەتوێت ئەمنی شێتکەی کچێک و فەرقی نییە وەڵڵا ئەگە ئێستا کوڕ ژنێ بە پێشە خۆم دادەدا دەبردە مەکتەبێ دەمگۆ مامۆستا ئەوە کوڕەکەمە و داخلی مەکتەبێ بکە بەس ئاخ لێم گەڕێ با بڕۆم لێم گەڕێ چ بکەم پیاوەکە خۆ بەدەستە خۆم نییە ئەوە خوا دەداتن ئەوە دەزانێت تو چەند ساڵەوە قەوانی لۆ من لێ دەدەیەوە من ڕۆیشتم خوایە بە قوربان بێت دەپاڕێمەوە زگی ئەو جارم کوڕ بێتن و نەجاتم بی لەو هەموو خەڵک و خەفەتێ یا ڕەبی دایکم وت نەمەزانی بەرگەی ئازاری ئەو مناڵە بگرم یا قسەی ئەموو ئەو بابی زەینەبی هات هوی باشی خۆش بیاخوا کچەکان گەورە نەبووینە لا حول ولا قوة إلا بالله باشە تو ئیش و کارت دێ تاقلی کچەکانی من دەکەت داخۆ گەورە بوونە گەورە نەبوونە کورە ئەتوش ئەوەندە خۆت ماندی مەکە هەر زاوا دەیبا خرکەوە لۆ زاوایان کورە بەڵکێ لە بن سێبەری زاوایانیش دەعەوێیەوە وەرە حاس چانیام پارەی خۆم دەخۆم ئەتوو بەبیرم دێ هەر پارە غڕ دەکەونە ناو بالیفی دەنێ بڕۆ غەمەچی لە خۆت بخۆ ئەوزە باشە ڕاوەڕا تو چەند کچ تێ ئێستا سێ ئەی باشە لۆژ نشکناینی ئەچ ئەو زارە خوا کوڕەکەت بداتێ تو بەڕاستی تا ئەرێوەڵە لۆنا والله ماو حاجی ئەمنیش لەمێژە فکرم کردبەوە باشە تو برێەوە حەلبی کورە ئەرێوەڵە حاڵە هەزاری وەچ تو ژنی دوای مهینایە لۆنا دە باشە ئەی سەلامەت دا توش غەمەکەم لێ بخۆ بزانە ناسیارێکی خۆتان کەسەکی خۆتان باشە وعدبی ئەمن خەمەکی باشە لێ بخۆم ژنی دوایمش لۆ بینمەوە باشە بەڵکی ئەو زارە کوڕەکت دەبی دە باشەوە من دەڕۆ حاجی چێوە دەزی کورە چت پێم کورە نەیەک ئیشە نەدووە نەسەیە آخر ئەگە کوڕەکەم هەڵایە ئێستا ئەوانیش دەچون یەک دوو ئیشیان تەواو دەکردووە منیش بە دوو ئیشەکی دارەچوم خوا حافیز خوا حافیز